جلو بەرگی کوردی تایبەت بە نەتەوەی کورد وەک بەشێک لە ڕەسەنایەتی و کللتوری کوردیە. لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر گۆڕانکاری بەسەر ئەم جلو بەرگەدا دێت، بەڵام تاکو ئێستا ڕەسەنایەتی و مۆرکە نیشتیمانێکی خۆی لەدەست نەداوە. لەم بەرنمەیەدا بۆ یەکەمین جارە باس لە شێوازی جلوبەرگی کوردی تایبەت بە پیاوان دەکەین کە زیاتر لە 25 جۆری هەیە بە پێی ناوچە جیاوازەکان لە هەرێمی کوردستان. ئەوەی دڵخۆشیە ئێستا گەشەی سندووە چۆن گۆڕانکاری و پەرەی زیاتر بە جلوبەرگی کوردی دراوە. بۆ نمونە ئێمە ئێستا لە کارگەیەکین کە جامانە یاخود جەمەدانی بە پێی جۆرەکان بە پێی خواست و داواکاری لە هەرێمی کوردستاندا بەرهەم دێنرێت. ئەو قوماشانە چین کە بۆ جلوبەرگی کوردی بەکاردێنرێت، شێوازی درونی جلوبەرگی کوردی چۆنە؟ مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنمەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. لەم بەرنمەیەدا بۆ یەکەمین جار ئاشنا دەبین بە کارگەیەکی تایبەت بە دروستکردنی جامانە کە دەتوانێت چەندین شێوازی جامانە لەسەر شێواز و تایبەتمەندیەکانی ناوچەکانی هەرێمی کوردستان دروست بکات بەهۆی باشی کوالێتیەکەی و نرخی گونجاوی بە بەراورد بەو جامانانەی کە لە دەرەوە دێت خواستێکی زۆری لەسەرا لە ناوخۆدا. جامانە یاخود جەمەدانی وەک بەشێک لە جلوبەرگی کوردی کە ساڵانێکی زۆرە بۆ بابەتی جوانکاری بێ بۆ جەمەدانی بێ بەکاری دێنێ. ئەمەی کە بەدەستیمنەوەیە لە ساڵانی ڕابردووە لە دەرەوە داهات، بەڵام ئێستا خۆشبەختانە لە کارگەیەکی ناوخۆیی تەنانەت دەنێرێتە دەرەوە. دەمێ بزانم هۆکاری دروستبوونی ئەم کارگەیە چۆنە، چۆن بۆ ئەم کارگەیە دروست کرد؟ بەڵێ من تقریبا 30 سال ئەو کاراکەم، هەر لەسەر کارتۆنەوە دەستم پێکردە ناو قەیسەریە. زۆرم حەز لە کارەکەی خۆم بوو، دەستم بە پەرم پێدا بە و ئیشەی خۆم تەماشای و دەوڵەتانەم کرد کە چۆن کار دەکەن، حەزم کرد چۆ سەرەوەی کە کارگەی دامەزرێنم. ئەو پەیوەندیم کرد بە چەند جەماعەتێکی مەسیحی لە دیمەشق و فکرم لێ کردەوە کە ئەساسات و شتەکان چۆن دانێم. خەبیرەکەم هینا عێراق، خەبیرەکە لەگەر خەبیرەکە خۆناق بە خۆناق دەستمان پێ کرد، تقریبا سارك و 6 مانگمان پێچوو هەتا و معاملەمان دامەزن. ئێستامە کارگەی بەرهەمێنانی جامان یاخود جەمەدانیە لە هەرێمی کوردستان و عێراق. بەڵێ گیان، ئەوە یەکەم کەسم کە ئەمن لە عێراق لە پاش زمانی حکوومەتیەوە لە نۆهەتەکان و یەکەم کەسم لە عێراق معاملی وا دامەزرێنم. معاملەکە لە چی پێگاتووە؟ چەند جۆر جامانە بەرهەم دێنن؟ سایزەکەی چەندە؟ بەڵێ زۆرەکانمان زۆر لە جۆرەکانمان هەموو هینایتە بازاڕی بە خۆشبەختی، یعنی کە ئەوەی لە عێراق نەبووە ئێمە هینایتمانە دەرێت و بەردەوامیشیم بیت بە مۆدێرترین شێوە ڕەنگەکانیش دەتوانین بگۆڕین لەسەر خواستی خەڵک و خواستەشی زۆری لەسەر هەیە، بەس ئێمە بەخۆتە دەزانی لەبەر نەبوونی جێیەکانمان گسکەیە و مەشنەکانمان کمە عەدەدی مەشروعەتی زۆرمان هینای لۆ قماشی، لەوانەیە بتانین خاولی دروست بکەین، لەوانەیە بتانین سەرچەفی دروست بکەین، لەوانەیە بتانین بە ئەنواع جۆرە قماشی دروست بکەین، بەس قماشەکانیش تعدای هەموو عێراق دەکەین. قماشەکەی پێکاتووە لە پەمۆ، بە زمانی عەرەبی پێی دەڵێن ئەکرەلیک، ئێمە بە زمانی کوردیواری خۆمان پێی دەڵێن سووف. ئەو سووفە چەند فرێژبی چەند نوێبی دەرەجەیەک دەرچی مارەکەت، لەبەرەوەی هیچ لایلۆنی تێدا نیە. دەتوانن ئەو ماڵەی من بەکار بینن بۆ هەموو شمەکەکی کوردی، بۆ جۆرەها شمەکی کوردی، لەبەرەوەی هیچ پۆلیستەرەک و لیگرەک و لایلۆنەکی تێدا نییە. ئەو داوانەی بەکاری دێنی چۆنە؟ داوەکان هەموو داوەکان لێک دەدەین لە عاڵەی نەسیز، تقریبا 141 سانتیم لۆ 16 سانتیمی دەرکە دەڕوا، تقریبا 2228 داو پێکاتە لە بۆ یەک جەمەدانی دەکەینە عاڵەی نەسیز. لە عاڵەی نەسیزی دەڕوا 20 دقەی دەوێت هەتا یەک دانە جەمەدانی دەردەچیت. هاوڵاتێک چۆن بزانێ ئەم جامانەی بەدەستی منۆیە کوالێتیەکەی باشە؟ بەڵێ دەتوانی لەسەر کاتن بە شەرتە چیوەی کە سەری عێراقی نەکە، لەبەروی لایلۆنی تێدانێ سەری عێراقی ناکە، بە هاوینە فێنکە، بەدستانە گەرمە. ئەلحەمدوللا خواستشی زۆرم لەسەرە، بەس ئەمن ئینتاجەکەم کەمە، ئەوەندەم لە دەستا کە پێکم هینایە. تاجە چەنە ڕۆژانت؟ 120 دانێ هەتا 150 دانەی دەڕوا. باشە. هەرێمی کوردستان هەر ناوچێ و دەستورێکی خۆی هەیە، لێرە چەند جۆر ینی بەپێی منتیقەکان بەپێی ناوچەکان جامەدانە دروست دەکەیت؟
بەڵێ ئەمن وەکو کوردێکی خۆبەخش هەستامە بەو کاری لەوانە نییە ئیسیفادەی ئەوها بکەم بەس لەبەرەوەی کە شتەکانم مەشروعەکانم زۆر گەورەی نایتم بە مەچینەی کەمە لە دەستم و جێشم نییە لەو جێی داوا لە حکوومەت دەکەم یعنی هاوکاریم بکە لە بۆ ئەو کارێک کە کردم پەرەی زۆر پێدەدەم و ئیشاڵە شتێکی دروست دەکەم دەبێ هەموو خەڵکەشێک مامرێ ئەشەدم بیلا کە لە کوردستان لەو هەولێرەی لە هەولێری خۆمان شتێکی وها دەرسووە عەقڵ قبولینەکە جگە لە ناوخۆی هەرێمی کوردستان ئایام جەمەدانەیە ئەنێرنە هیچ شوێنێکی تر بۆ دەرەوەی هەرێمی کورد بەڵێ بۆ پیرانشار بۆ مەهاباد بۆ سنا بۆ کەربەلا بۆ نەجەف بۆ بەغداد بۆ سلێمانی داوایان لێکردیمە لۆ ئەوروپاشم نردووە لۆ بەریتانیام نردووە لۆ چەند جیان کە کوردی خۆمان ئیش دەکەن داوایان کردووە خواستی لەسرە بەڵێ خواستی زۆر لەسەرە بەخێر بێن سەر چاوم بەخۆی کورد گەلە دەورەمەندا لە هەموو شتەکانیش دەورەمەندتر ئەوەیە کە جەمەدانی کوراوی هەیە لەبەرەوەی چەند مەعافەزە و چەند قەزا و نعیە هەیە چەند عەشیرەت هەیە چەند ناوچە هەیە چەند قەبایل و بەرەباب هەیە ئەوەندە جۆرەش هەیە هەموو نوعەکان دەفرۆشین هەموو زۆرەکان دەفرۆشین دەشتی هەولێر گەرمیان سلێمانی کەرکوب بەس ئێستا زۆر ڕەوا لەسەر جەمەدانی سۆرە بەخۆی لە فەزلی بەخوای بە زیادی خۆشبەختانە ئەمە پێشان لە دەرێت لۆماندا لە سین لە سووریا لەو جیانەداات ئێستا کە وەی لێهات کوردێک معمەل جەمەدانی دانێتن لە ناو هەولێرێ خۆمانە جەمەدانی سۆر ماڕۆنی ڕەش هەموو نوعەکانی هەیە کارگەی ڕەسەنی هەولێرە کوردەواری خاوەنەکەی کووردە ئی دەشتی هەولێرەیە بەخۆی کە دەرەی پایتەخت لە هەم جێگایەک پایتەخت دەبی جیاواز بی لێرەش کە جیاوازترین شت لای بیانەکان جەمەدانی کوڵاوە کە دێن ئەو میوانانە دێن ئەو بیانیانە دێن هەم دەوڵەتەکان دێنە کرمان و سەدەرمان دەکەن دێنە لامان زۆر سەرسامن بە جەمەدانی کولاوی کوردی هەر ناوچەیەک بە جلوبەرگێکی دیاریکرا و بەنێوبانگە تەنانەت جۆری قوماش و دوورین نرخەکەشی دیاری دەکەن ناوچەی بادینان بە تایبەتی ئیدارەی سربەخۆی زاخۆ کە جلوبەرگی کوردی لەم سنوورە نرخەکەی زۆر گرانە بە بەراورد بە ناوچەکانی دیکە بەرگ دووریەک هۆکارەکەی دەخاتە ڕوو جورت جلکت کوردی چند جوره تن اوجی ایک عول شلو شبکه مرضی تتشکرنه پریا مثلا نوعی بزنیه بجنه چیر او دزیوت تت رسانه بدستی و بدستی جی تتشکرنه او وگاوه گرانترین يعني شلو شبكش حمي ايديا جراندرا وگاوش قماشي عندك نوعي هاي تقريبا حتى 10 ورقه 9 ورقه يهي ويهي جي عادي مثلا 3 ورقه وني وحتى 4 ورقه وجور ديد ما يبهربتر خلك ما كتبرخوا جلكي كرديه او جلكي هاجي هر خلك ما زفر بو موديل بري موديل زنجيره وبريكن اف موديل ما يده يعني بقول باشترين قماش تقريبا سيلكونه او جي جلكت بجن ايطاليا بس هر صينت تشكرني بس جوركي قماشي لاوا سعراوي نقل زاخل دم ب 130,000 انا وهي هاي جيك نوع دي هاي مثلا ايرانيه ب 110,000 هي هاي صينيه ب 8,000 اب صاله جلك يعني خلق زياده حس جلگه كردي كت اب صاله يعني تقريبا انا بري تقريبا 15 روز 20 رمز بري رمضانه ما قياس نگردنه قياس ما يت خلاص بين يديم قياس انا گيرين بو عين ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان خواست
لەسەر جلی کوردی زیادی کردووە، نەک تەنها لە بۆنەکان، بەڵکو ئێستا لە زۆربەی ڕۆژەکانی هەفتە هاوڵاتیان جلوبەرگی کوردی دەپۆشن. جەنابتان ئەزمونێکی چەند ساڵەتان هەیە لە بەرەو دووریە لە بە تایبەتیش لە جلی کوردیە، من دەمێت دەست پێ بکەم قماش چەند جۆرتان هەیە و چەنە کاریگەری هەیە لەسەر پۆشینی جلوبەرگەکەش؟ قماشمان گەلێک زۆرە، بابەت بێحساب زۆرە، بەس قماشە تایبەتەکان ئەوڕۆ قماشی سینی نەوعی زۆرە، دەرەجەیەکەی زۆر بربڵاوە، زۆر خەڵک دەیپۆشی، سعریشی مناسبە، هەموو سعرەکی هەیە، یعنی ئەگە سعرەکان برێن سینی لە 10,000 دیناری هەیە هەتا 50 دلاریشی هەیە قماش، 55 دلاریشی قماشەیە میسەن بەس سینی مارکەی زۆر چاک، بەس نۆرمال قماشەکەی لە 10,000 تا 40,000 دیناری ئەو نۆرمال قماش کە خەرگیشی لە سەدەکە و بە بەردەوامی. سعری وەسەتەکەشی 25-30,000 دیناریشی هەیە، قماشی زۆر چاکن. باش جگە لە سینی چی ترمان هەیە ینی کە گران بێت؟ قماشی هندیمان هەیە، قماشی تورکیمان هەیە، قماشی ئیرانیمان هەیە، ئیرانیش قماشی چاچی هەیە، بەس وەکو جاران وەکو ساڵانی 90ەکان 2000 ڕەواجی لەسەر نییە، زیاتر ئێستا خواستی جلی کوردی لەسەر قماشی سینی زیاترە لەبەرەوەی لەبەرکردنی زۆر خۆشە، وەزائیدەن قماشی مارکەیت کەشمان هەیە، وەکو مارکەی ئیتالیمان هەیە، مارکەی ئینگلیزیمان هەیە، هەموو نوع قماشەکمان هەیە. نرخەکەی جیاوازەوە نرخەکەی ئەکەیت بە جێرەی پێویست و قماشەکەی نرخەوەی لای جەنابتان قماشەکان لە چەندەوە دەست پێ دەکات تا چەند ینی هەرزانترین و گران لە 15,000 هەیتم هەتا 106 دلاریشم قماشەیە، 1 متر قماش هەر ناوچەیەک بە دەستورێکی تایبەت جلوبەرگی خۆی دەرێت. زیاتر لە 30 ساڵ ئەزمون تێ لەم کارەیە چەند جۆری دەستور دەتوانی بودری کامیشان ئێستا زۆر خواستی لەسرە؟ هەرچ دەستورێکی جلی کوردی بی دووریتم و دەشتانم بدورم، هەموو شێوازەکانی کوردی بە بادینی، بە سۆرانی، بە هەورامی، بە ڕۆژ هەڵاتی، بە ڕۆژ ئاوا باکوور هەموو دووریە، هیچ دەستورێک نەمای لەخوای بە زیادبی نەم دووری بی. زیاتریش لە 25 زۆر جلی کوردیم هەیە خۆم 21 جۆرم کۆ کردەوە دووری تشم، لێ دەرم زیاتر لە بەس 21 جۆرم کۆ کردەوە دووری تشم هەموو شێوازەکان. بە شێوەیەکی گشتی ئێمە تەنها لە بۆنەکانە خواست لەسەر جلوبەرگی کوردی زۆرەیە ئێستا هەستەکە ینی هاوڵاتیان ئەو قسەشی سەر زمانیە بەس لەبەرەوەی هەموو کات خواز لەسەر جلی کوردی، ئەگە بەس بە بۆنەکان بی ئەمە دادەنیشی، هەموو کات خواز لەسەر جلی کوردی هەیە، لەبەر ڕاستە احتیمالە هەندێک کەسەیە ئیشی داوائری هەبی جلی کوردی لە داوائری خۆش نەبیتن لە کاتی دەوامی جلی کوردی لە بەدەکە، بەس دێتەوە ئێوارە جلی مەدەنی لە بەدەکە لە کوردیەکەی لە بەدەکاتن. دۆست و برادرمەیە بە جلی کوردی دەستە دەوامی زۆر احتیادیە، بەس ئەوە قسەکە کابرا دەبینی ژنگواستنەوەی هەیە، مناسبەتی هەیە، دەرێ کاکە قاتەکەم دەوێت لە ئەو مناسبەی قاتەکەی بەس لە ئەو مناسبەی لە بەدەکە بە نوێتی حەزی قاتەشگە لە مناسبەکەی بە نوێتی کەس فڕێ نادە لە مارێ قاتەکەی هەردەگری جارێککە لە بەدەکە، بەس کە تو مناسبەکەت هەیە حەز لێ بەجلێکی نوێ بچی ئەو مناسبەی لێ پێدر هەندێک کە زێر و کاکە بەس لە مناسبات بەکاردێن نەخێشتە جوانیە لە خوای بە زیادبی ساڵ بە ساڵ ڕۆژ بە ڕۆژ جلی کوردی زیادیە. سەبارەت بە دوورینی دەستمان هەیە بە مەکینەکانیشمان هەمانە چۆنەوەی دەستێکەکەی چ کام شوێنەیە مەکینەکان چۆنە؟ خۆی شێوازی دەستیەکان هەندە شت هەیە بەکاردێنی بەدەستی دروست دەکرێ و لۆی هەر بە مەچینەی لێ دەدەێت، وەکو ئێستا ئێلەجی دەستی خورشیدیمان هەیە بەدەستی قۆپچە و شتەکان و خەیتان و شتەکان بەدەستی دروست دەکرێتن، ئەمەش بە مەچینەی لێ دێن، ئەوە شێوازشی زۆر جوان و وەرە زۆر کۆنا، بەس ئێستا جار بەجار فرێش دەبتەوە هەندە شتی مۆدل هەیە نوێ دەبیتەوە نوێ کاری لێ دەکرێتن، ئەو بەدەستی دروست دەکرێتن. کریزاخۆمان هەیە، کریزاخۆ هەمووی بەدەستی دروست دەکرێت قماشەکە، کری مەرگەمان هەیە بەدەستی دروست دەکرێت قماشەکە، ئەمەش بە مەچینەی دەیدورین. هەندە جێش هەیە دەتانی بەدەستی لێی دروست بیدووری و ئەجە بەمەچی بەسەریدا بێەوە. باسی زاخۆت کرد بۆسی دەڵێن جلوبەرگی دەستوری زاخۆی زۆر گرانە، هۆکارەکەی چییە؟ لەبەرەوەی مووی بزنە بزنە مەرز نەک بزنە ڕەشکۆچی، مووی بزنە مەرزیە هەموو ئیشەکانی بەدەستی دەکرێتن، لەبەروی هەم مەرەزەکەی گرانە، داواکەی گرانە، هەم ئیشەکەی زۆر زەحمەتە، هەم لەبەرکردنیشی دایمەن گرانترە. سعرەکەی لە نێوان چەندە؟ سعرەکەی ئەوڕۆ لە 700 دلاری هەیە هەتا دەگاتە 1800 دلاریش هەیە، بەس لە باشەکەی لە 950 دلاری هەیە تا 1800 دلاریش هەیە. جلو بەرگی کوردی و پێداویستە جوانکاریەکانی وەک کوڵاو، جامانە، پوزەوانە و چەندین بابەتی دیکە بۆ تا جێگای سەرنجی گەشتیارانی بیانیش و
فرۆشیارانی ئەو بابەتەش ئاماژە بۆ ئەو دەکەن ئێستا خواستێکی زۆر لەسەر ئەو بابەتانە هەیە. جیاواز لەمانەش هاوڵاتیان دەربارەی پۆشینی جلوبەرگی کوردی چی دەڵێن؟ زەچی کوردی ڕەمزەکی کووردا بە خۆزان لە سارەکانی قەدیمەوە لەوەتی باو باپیرانمانەیە ئێمە هەر زلی کوردیمان پۆشیوە نەخۆمان هەر خێزانەکانیشمان یانێ ساوەرە مارێمە دانیشە احتیاجی جلی ئەوە لەوە دەکەن کوردی لەوە دەکەین خۆشمان لەو منتخێ گوندەکان بووینەوە تا ئێستا ساتێن ناو شاری ئێمە پانتۆر لەبەر ناکەین لەبەر شتێکی ڕەمزێکی جوانە شخصیاتێکی جوانی هەیە خاستن زەمەدانی لەگەر بەستی ڕێزمەیە و برادران هەندێک نایبەستن دا نەبتە گلێلیان یعنی زەمەدانی ڕەمزەکەی جوانتریش دەکات لەو جلی کوردەکەت یەکشت ئەچینە ناو مەجلیسەکی ئەچینە ناو مەجلیسەکی یەک بابەت زەمەدانی یەک بێت زەمەدان بە زەمەدارتن بێ زەمەدانی وەرە بزانە قەدری زەمەدانەکە چەند دەگرن لەگەر ئەویدن ئێستا من سا دەستوری لەبەر دەکەم وەڵڵاهی ئێستا خوا ئاگادارە نۆ دەستەمەیە سێم هەلەبەر نەکردیەوە ناو لالۆنی کو ناو لالۆنی ئێستا ناو لالۆنی نەم بەسایە لە بۆچی خازە بە کاتی ڕۆژی جەژن ڕەمزێکی کووردە ئەو سێ ڕۆژە جەژنەی هەر سێ قاتی بەکاردێنیم هەر ڕۆژە کاتێکی بەکاردێنین بۆیە ڕەمزەکەمان لێ تەگن ڕۆژی یەکەم عادەتی مە سێ و چار ئاگادار بە نەورۆزمان یەک ڕۆژ نییە چکە منتیقەوا فێر بە ئەو ڕۆ لەگەڵ کوڕەکانمان دەڕۆین بەیانی خزمەکان دێن دوو ئامۆزاکان دێن دێکەنە سێ ڕۆژ هەر ڕۆژێک قاتێکی لێبەر دەکەین ئەمە لە شاری بەهابا لە شاری پێشەوا قازی محەممەد هاتوومەتە هەولێرێ لە تلفی منداڵێمەوە هەجری کوردیم لە بەکردەوە خۆم و ئاینە بدەماڵێک خۆشەویستم هەمی شالاوجی دەکەم بە جلی کوردیەوە جلی کوردی ڕەمزێکی نەتەوەی کوردیە هەر چوار پارچەی کوردستان تقریبا پێشەنگ نۆ جلی کوردیمان هەیە کلمان هەیە کل بە خۆم نووسێنەوەم هەیە مرادخانیم هەیە سۆرانیم ڕام چۆغەیم هەیە پشتێن یاخۆت پشتێن چەند دەستورێکی هەیە بەشێکی سەرەکیشە لە جلی کوردی دەمێ بزانم چەند جۆری هەیە شێوازی بەستنەکەی چۆنە بەڕستان بۆم باسکەی شێوازەکانی پشتێن چۆنە لە جلی کوردیە بەڵێ سەرەتا بەخێر بێن خێراتنی کەناڵەکەتان دەکەم زۆر بەخێر بێن وەکو بابەتی قاتی کوردی و پشتێن ئەمە باز دەکەین ئەویش هەردوو شێوازی پێدەرێن پشتێن و ئەمە کوردی خۆشمان دەڵێن پشتێن دوو شێوازی هەیە عادەتیان ئێرەمە باسی کوردستان بکەین کوردستانی خۆمان گرێگرێ و سادە و ڕاست و ڕاست بەستان ئەوە ئێستا جەنابەت بەستایتت ڕاست و ڕاستە دەشتی هەولێر ئەوەش گرێگرەیە هیچ جۆرێک ترمانەی بەشەکانی تری کوردستان بەڵێ هەیتمان بۆ نمونە کوردی سووریایی بابەتمان هەیە ئێستا نمونەمان هەیە لێرە یەک پارچە دەبەستنەوەن کوردی تورکیای ئەوان هەمان شێوە یەک بابەت دەبەستن شێوازی دوورینی جرگەکەشیان سەریان وەچی مەیە بزەبت خوارەوەکەشیان تقریبان لە ئیمە تۆزە شەرواریان فەرقیەیە پشتێن دەوری هەیە قوماشەکەی بۆ بەستن یا هەموو قوماشێک دەبێت بەڵێ نانا ئێستا وەکو ئەمە باسی ئێرەکنە خۆمان بکەین چار شێواز وەکو ئەوەی کە لاستیقی بیلۆ گرێگرێ دەبیتن چار نەوئەتی هەیە نەوئەت هەیە بابەت بۆ نمونە گوڵەکانی زەقە ئەوە هەیە زەوق سەدیقەی حەزی لێ زەقی هەیتمان هەمان شێواز نمونە هەیە مات هەیە ئەوها ماتتر هەیە بابەتی سادە هەر سادە ئێستا ڕەغبەتی زۆر لەسەرە و هەشتمان ئەوانە نمونە ئەوانە بابەتی ئێستاەوەی کە بەخۆم لە پشتمە ئاین نەرمی شەول و گرێژ دەبی و سادەش دەبی باشە بێ چەند مەتر ئەمە ستانداردێکی هەیە ئەبێت چەند باڵێ بەتەکییت لە 6 مەتر دەست پێ دەکا گرێگرێ هەتا 20 مەتر هەیە هەتا 20 مەتر احتیادیە بەڵام 6 و 7 و 8 ئەوانە بابەتی نۆرمالی پێدەرین بۆ نمونە احتیادیە لە کەسی احتیادی وەچی منوت و لە عەدلیش ئەوەی ئەو بەستانی خۆمان ڕاست و ڕاست 5 6 4 5 6 ئێرە کنەما ئەویش سنوور لە سنوور فەرق دەکا ئێستا سنووری سلێمانی کەمتر دەبەستن هەولێر زیاتر دەبەستی بەرنامەکە تایبەت بوو بە جلوبەرگی پیاوان ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان ساڵ لە دوای ساڵ خواست بۆ جلوبەرگی کوردی زیاد دەکات نەوە دوای نەوە وەکو ڕەسەنایەتیەک کلتورێک
ئەم جلوبەرگەیان بۆ دەمێنێتەوە جیا لەمانەش بۆتە سەرچاوەیەکی باشی داهات بۆ هاوڵاتیان بە تایبەتی بەرگدر و ئەوانشی کە قماشەکان دەفرۆشن چونکەوە خۆیان دەڵێن ئێستا جلوبەرگی کوردی وەکو ڕەمزێک و پێویستێکی لێ هاتووە